بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش لە ئەڵلقەیەکی تری بەرنمەکەتان بەرنامەی پرس پێگەگەینەوە. لەم ئەڵلقەیەشدا هەر درێژە بە گفتوگۆکانمان ئەدەین لەبارەی پرسی ژینگەوە کە پرسێکی گرنگی جیهانی و پەیوەندیدار بە و پەیوەندیداری ڕاستەوخۆ بە ژیانی تاک و گروپەکانی هەر کۆمەڵگایەکەوەیە. بۆ ئەمە بەستا درێژە بە گفتوگۆکانی ئەڵلقەی پێشومان ئەدەین لەگەڵ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستا لە بەشی سامانە سروشتەکانی زانکۆی سلێمانی. دکتۆر بەخێربێیت. خۆشیتان لێ یەکەم. بەڕێزی سپاس. دکتۆر لە بەرنامەی لە ئەڵلقەی پێشووترە تا ڕادەیەک جەنابەت ئاماژەت بە با بڵێن پەروەردەی ژینگەی کردووە ئەو ڕێکخراوانە و ئەو کۆنفرانسەی، بەڵام بە خێرایی و بە ئاماژەیەکی کورت بوو. ئێستا لێردا ئەمەوێ پرسیار لە جەنابەت بکەم و تا ڕادەیەک بۆمان ڕوون بکەیتەوە گرنگترین هۆکار و بنەماکانی دامەزراندنی یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت، ئەوەی کە ناو ئەبرێت بە IUCN چین، هەروەها ئەو میکانیزمە کردەیانە واتە ئەو هەنگاوانی کە ئەیگرێتە بەر ئەو میکانیزمە کردیانە چین کە ئەم یەکێتیە پەنای دەباتە بەر یان دیاری کردوون بۆ پاراستنی سروشت. بەڵێ دەستخۆشی لێکم. هەڵبەتە ینی بنیادنانی ڕێکخراوی پاراستنی سروشت ئەم ڕێکخراوە زادەی هەوڵ و کوششی یونسکۆیە. ئەو یونسکۆ بوو خەمی لەوە خوارد کە با بڵێن ڕێکخراوێک دروستکە کە خەم لە سروشت خوارد، چونکە یونسکۆ بە حکمەوەی کە ڕێکخراوێکی فەرهەنگی کولتوری زانستیە، کللتوری فەرهەنگی زانستیە وەقاڵ بووە بە سروشت و معریفە و تێگەشتنی تەواویان هەیە و ئایان بینی بە هاوڵاتی بە شێوەیەکی گشتی ئەم شتانە بە شێوەیەکی گشتی لایەن کەمە بە تایبەتی پەروەردە بۆ ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ دێر زەمان، ینی بەو ئەندازەیە بەرپا نەبوو زانست و معریفە و سەردانکردنی خوێندنگە ناچار ڕێکخراوێکی بنیادنا بە ناوی ڕێکخراوێکی IUCN یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت. بەڵێ پاراستنی سروشت. بە دوای ئەمە ئەو ڕێکخراوە چی کرد؟ هەستا یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی پەیوەندی بینی مرۆڤ و ژینگەی بنیادنا لە ستۆکۆڵم لە ساڵی 1970 کەواتە یەکێک لە ئەرکەکانی ئەو ڕێکخراوە توانی ئەوە بکات. بە دوایە هەر ئەو یونسکۆیە، ینی بۆ تەواوکاری کاری ڕێکخراوی پاراستنی سروشت، ڕێکخراوی پاراستنی سروشت هەستان ڕێکخراویشکەیان دروست کرد کە UNEP بوو، بەرنامەی نەتەوەیە گرتوەکان بۆ پرۆگرامی ژینگە. هەموو پێگەێنانی ئەمە ئەوە بە دوایە با بڵێن ئەو کۆنفرانسانە کرا کە پەیوەست بوو بە پەروەردەی ژینگە، کەواتە هێنانەکایەوەی ئەم با بڵێن کیانە تازانە، ئەم کیانە فەرمیە تازانە لە جستەی نەتەوەیە گرتوەکانە هەمووی دوا بە دوای ئەوە هات کە خەڵک لە زیابوون بوو، خەڵک تێگەیشتنیان نەبوو، تاوەکو خەڵکەکە ینی با بڵێن بە شێوەیەکی تەندروست، ینی دوایەوە بە شێوەیەکی موبەرمەج و بە شێوەیە کە حکومەتەکانیش ینی بەدەر لەوەی کە پەروەردەی ژینگە بنیاد ئەنێ کۆمەڵی ڕێکار و یاسای پەیوەست دەرکەن، هەر یەکە بەبێ ناوچەی خۆی، ینی کۆمەڵی ڕێکار و یاسا دەرکەن پاراستنی سروشتکەن، پاراستنی پێکاتەکانی سروشتکەن تاوەکو سروشت ینی با بڵێن کاری تێنەکرێت بۆ کارتانەوە لەسەر سروشت، ینی کاردانەوەی نەبێت لەسەر بوونەوەرەکانی تر. هەموو ئامانجەکان لە پێناو ئەما بوو. هەر بەو هۆکارش ئەبینی یەکەم کۆنفرانسی پەروەردەی ژینگە درێژەی کێشە لەو کاتەوە تا ئێستا بەردەوامە و جار لە دوای جار ئامانجی با بڵێن ئەم پەروەردە کۆنفرانسانە ئەگۆڕێ. دوا کۆنفرانسی UNEP ئەوە بوو لە پێناو چی بوو؟ لە پێناو بەدیهێنانی Sustainable Development. دوای ئەوەی کە گەشەسەندنی بەردەوام UNEP حەڤە ئامانجی دیاری کرد. ئەم حەڤە ئامانجەی ینی ئاراستەی تەواوی وڵاتانی سەر ئەم کەوکەبە کرد وڵاتەکان و داوای لێکردن ئەم حەڤە ئامانجانە ئەبێ هەتا ساڵی لە 2015 لە مانگی نوێی 2015 دەری کرد لەسەریان
و داوایان لێکرا هەتا ساڵی 2030 ئەو حەڤە ئامانجانەکە هەر حەڤە ئامانجەکەیم لایە ینی دەرفەت نییە کە بۆ هاوڵاتانی بەڕێزی بخێنمە ئەم بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئامانجەکان ینی بڵین ڕەحەندی جیاواز لە خۆیە گرت هەر لەوەی کە تۆ ژنگەی پاکتە بێ ئاوی پاکتە بێ خاچی پاکتە بێ جیاکاری جێندەری نەبێت ینی حەڤە ئامانجە بەداخەوە ئەڵێم لەم ساڵ لە ساڵی 2023 نیوەی ئەو فترە زەمەنیە بوو کە تەرخان کرابوو بۆ بەدیهێنانی ئامانجەکان و فیدباچیان کرد لە سەرتاسەری وڵات دوای ئەوەی کە فیدباچیان کرد بینیان ینی ئەو ئامانجانە لە زۆری وڵاتان وەکو پێویست نیوەی بەدی نەهاتووە لە نیوەی تەمەنی خۆیان هەستان بە دوای هۆکارەکان ئاچوون ئەو ئێستا هۆکارانەوە من کردومە با بڵێن داواکاریەک خوێندکاری باڵای ماستەرم هەیە بە دوای ئەو هۆکارانە بچێت بۆچی نەتوانراوە ئامانجەکانی سستینەبڵ دیڤلۆپمنت وەکوەی کە بەرنامەی بۆ داڕێژا لە لەلایەن نەتەوەیە گرتوەکانی UNEP یعنی وەکو پێویست بەدی بێ هەتا ساڵی 2030 طبعی هۆکار زۆرە یەکێ لە سەرو هەموو ئەو هۆکارانەی کە با بڵێن ڕێگر بووە نەبوونی ئیسک بووە ڕەوشت ڕاست نەبوونی لە شوێنێکی ترەینەوە سەر نەبوونی ئیسک فاکتەرێکی زۆر گرنگ بووە ڕەوشت بووە طبعی ئیسک چی دروستەکە ئیسک پەروەردە ئیسک دروستەکە ڕەوشت دروستەکە یعنی وا لە تۆ ئەکا لە بوونەوەرێک کە بینیت لە هەر جێگایەک هەڕەشە لەسەر ڕەگەزێکی ژینگە هەبێت دەست بەجێ کاردانەوە هەبێ بۆ پاراستنی بۆ خەڵوەستە بێ بینەما ئێمە پێچەوانەی حاڵ لە زۆری وڵاتانی جیهان و بینین وەکو ئاماژەم پێکرد لە وڵاتێکی وەکو بەرازیل لەو بەرازیلە لە هەر سەعاتێکە بەقەی 300 مەلعەب يعني پانتایی 300 مەلعەب کە هەر مەلعەبێ 6,000 يعني دارستانە بڕێتەوە ئەڵێ من چ مەجبورم دانیشتم ئۆکسیجن بۆ عالم دروست بکەم خەڵکەکەم يعني با بڵێن زەوی کشت و کاڵی نییە بۆی فاکتەرێکی تریش کە زۆر هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەمانەوەکو پێش نەچێت بواری زیابوونی دانیشتوانی سەرهەسارەی زەوی بەڕاستی بێنێتەوە گرتوەکان خەمێکی گەورە بخوات لەم ڕەهەندە کە ئەم ظاهرێش زیاتر لە ناو وڵاتە دواکەوتوەکانە بوونی هەیە ئەبینیت هەرێمی کوردستانی ئێمە پێش 20 ساڵ يعني 20 ساڵ بەر لە ئێستا تقریبا 3 ملیۆن بووین 3 ملیۆن ئێستا بووین بە 7 ملیۆن ئەمە دەلالە بەوەیە کە ئەوانەی کە سەرکاری و بەڕێوەبردنی ئەم وڵاتە بن ئەم بابەتانیان بە هەند وەرنەگرتووە معقول نییە لە ماوەی 100 ساڵە يعني ئەمەش بابەتێکە کە زۆر مەترسیدارە ژمارەی دانیشتوان 5 ملیار زیاب بکات ئەمە ینی بەڕاستی کاریگەریی گەورەیە و باڵێن کێشەی گەورەی خوڵقانەوە بۆ جیهان ئەگەر دەست بەجێ سنوور بۆ مەوزوعدانە دێت بڵێ ڕاست دەست خۆش بێ دکتۆر جان طبعا جەنابەت ئەوەت باس کرد کۆمەڵە کۆنفرانسی جیهانی لەبارەی ژینگەوە بەسراون بە تایبەتی کۆنفرانسە پەروەردەیەکان مۆسکۆ 1970 ساڵۆنیک لە یۆناان 1990 هەروەها کۆنفرانسی 2010 لە ئەحمەد ئاباد لە هەندستان دوهەمینیان ئەوەی تبلیس یەکەمیان عەفوم پرسیارەکە ئەوەیە ئەو کرایتیریانەیان ئەو پێوەرانە ئەو میعیارانە چین کە لە ڕاستپاردەی یەکەمی جارنامەی کۆنفرانسی جیهانی ژینگە لە تبلیس ڕاگەیەنران بەڵام بە کورتی بۆمان باس بکەی بۆ ئاگاداری و زانیاری بینەران سوپاس دەکەین ئەوە پرسێکی بەجێ حەزەکەم دقا و دەقەمەکەکردن بە نووسراوێک پێشکەشم کرد لە هێنەکەی بەڕێستانە ینی ڕاستپاردەی یەکەمی جارنامەی تبلیس تقریبا پێوەریان پەسەند کرد کرایتریایان پەسەند کرد ئەم کریاتیانە بۆچی بوو ئەم پێوەرانە بۆچی بوون یارمەتی دەربوون بۆ ئاراستەکردن و ڕێنمایی هەوڵەکان بۆ پەرەپێدانی پەروەردەی ژینگەی کەواتە ئەم کریتریایە یعنی کە ڕاستپاردەی یەکەم دیاریان کردن بریتی بوون لە چی یارمەتی دەربوون بۆ ئاراستەکردنی و ڕێنماییکردنی هەوڵەکان بۆ پەرەپێدانی پەروەردەی ژینگەی لەسەر ئاستی نیشتیمانی و ناوچەیی و جیهانی بەڵام ڕاستپاردەی دووهەمی جارنامەی تەبلیس بریتی بوو لە چی لە دیاریکردنی با بڵێن چۆنێتی ئامانجەکانی پەروەردەی ژینگەی چی پەروەردەی ژینگەی بۆ ئاماجی بنیادی هوشیاری یەکێک لە ئامانجەکانی پەروەردەی ژینگەی کە ئێمە با بڵێن ئەوەرنێس لای تەواوی هاوڵاتیەکان دروستکەین و بە ئاگایی بینین لەسەر هەموو پێکاتەکانی ژینگە دوایەوە بەڵێ
طبيعي لێەوە لەم ئامانجانە خۆی دەرهاویشتەی ئۆتۆماتیکی ئەبێت ئۆتۆماتیکی بابلێن ڕاستبارەی دووهەم بابلێن ئامانجی دووەم پەروەردەکردن بۆ ئامانجی دابینکردنی دەرفەت ئۆپۆرتونیتی بۆ هەموو کەسێک کە ڕۆڵی خۆی ببینێت و دەوری هەبێت لە خزمەتی ژینگەی ئەو لانەی کە تیا ئەژیت یعنی بە تایبەتی ینی هەر لە چوارچێوەی ئەم ئامانجات چی شەگێتەوە ینی ئەبێ بەها بۆ پێکاتە ژینگەیەکان دانێ هەڵوێستی هەبێت ئەتیتیودی هەبێت و پابەندبوونی هەبێت هەرەوە نەبێت کە بێنێ خەڵقی ناوچەی گوێرانەکە بێجوێ ینی بێحسابی کا و بڵێ ئەوکەیم کێشەی منە نە کە تۆ پەروەردە کرابێت ئەو ئینسانە مرۆڤ ئەتیتیودی لا بنیادرابێت دوایەوەی ئەوەڕنێسی با وشیاری لێ گەڵاڵە بوو جا پەروەردەشی لا دروست بوو ئەو کاتەوە ئەم کابرای ئۆتۆماتیکیان دەنگی ئەبێ کاردانەوە ئەبێ ئەجا سێهەمیان بۆ پەروەردەکردن بۆ ئاماژەکردنی دروستکردنی شێوازی ڕەفتاری نوێ لە ئینسانەکانە سلوکەت ینی بۆی کە تۆ وەکو مرۆڤێک ینی وەکو مرۆڤێک کەسێکی زیندوو بیت کەسێکی بە ویژدان بیت کەسێک بی بە پرنسیپ بیت خۆت بێدەنگ نەکەی لە شتێک بینی ناڕەوایە لە شتێک بێدەنگ نەکەی لە کارەساتێکێک خەڵکە ناوچێک دەسووتێنێ دارێکە بڕێتەوە ئاوێ پیسەکە چکە ئەو ئاوە یعنی با مڵکی گشتیە یعنی دۆخێک دروست نەکا کە ئێمە لە چەمکی ژینگەیە چەمچێکمان هەیە پێ تراجدی ئۆف کۆمانس دروست نەکە مەساتی مشترک دروست نەکە بۆ نمونە ئەگەر کەسێکی با بڵێن سەرکێش بێت ئەتوانێت لە جێگایەک بە دەغرام توخمێکی معەن کادمیۆم بیکاتە سەرچاویە ئاوە هەزارها بوونەوە کوژێ هەزارها مرۆڤ کوژێ بینەما ئەگەر ئەم کەسێ بینی کەسێک خەریکی کارێکی وایە دەست بەجێ ڕەتفع لێ بێ کاردانەوەی ئەبێ وەرە تۆ ئەمەی کردت چییە بە دوایە ئاچێت تۆ ئەمە چی بوو بۆ کردەوە ئاوەوە لێپرسینەوەی لەسەرکات دارێگەشکێنێتەوە بۆ یشکێنیتەوە کاکە بۆچی هەدەفێکی سوێت تۆ تێگەریت تۆ تێگەری لەبەرەوە ینی ئەم ڕاستپاردانەی با بڵێن کۆنفرانسی تەبلیغ زۆر بەجێ بوون وە کۆمەڵێک با بڵێن ئامانج و با بڵێن لێکەوتەی زۆر بەجێی بۆ بنیادنانی پەروەردەی ژینگەیی دروست کرد بەداخەوە ئەڵێم بەڵام لە کۆمەڵگە دواکەوتوەکان يعني لو كۆمەلگانەی کە وەکو باەخ ببینە تۆ مثل لە ئەوروپا ئەم مەوزوعانە زۆر جێگەی باەخیان بوو و حسابیان بەس لە کۆمەلگەکانی وەکو ئێمە يعني لە دوای ئەم هەموو هاتوو هاوارەمان يعني ساڵەهای ساڵ من لەسەر ئەم بابەت و تەورێت يعني داواکاریم هەیە پێیان ئاڕاستی بەرپرسان ئەەکەم بەس بەداخە وەکو پێویست هەنگاوی تەندروستیان نەبووە کە لە ئاستی تێگانی حاڵ و واقعەکە بیت باشترین نمونەش بۆ قسەکەم تۆ بزانە ڕۆژانی جومعە ئەو شوێنە سروشتانەی ئێمە بە چ چ دەچێت سەرچاوە ئاویەکانمان چی لێ چەند بیری ئاوی ژێرزەوی لێ ئیراوە لێرە چەند ناوچەی دارستان دارەکانی بڕاوەتەوە کراوەتەوە بە یعنی عێمارات و کۆمەڵگەی نیشتە جێبوون تۆ حسابەت بۆ کردو ئایا ئەمە پرۆپۆرشنەڵەتیت يعني تەناسبێت هاوڕێژەیت هەیە لە بینی ژماری دانیشتوان و ڕێژەی سەوساییەکەت چەندێ بڕیوەتەوە بۆ ئامانجی کشت و کاڵی ئەمانە هەمووی کاری بێسەروبەر ئەکرێت دەرئەنجامی ئەوەی کە وعی و وشیاری و تێگەیشتن و علم و معریفەتمان پێویستمان نییە بە ژینگە ڕاستە دەست خۆش بێ دکتۆر جان ئەوە ڕوونکردنەوەیەکی زۆر باش بوو لەبارەی ئەو جاڕنامەی جیهانی ژینگەوە لە تبلیس و کرێتیریەکانی با بڵێن پێوەرەکانی یا معیارەکانی بەڵام لێرەدا با بڵێن تەوەرێکی تر ئەگەر باس بکەین ئەویش ئەوەیە بۆ نمونە لە دوای پەنجاوە لە دوای ساڵی 1950کانەوە تهدید بەرجێ بڵێم ڕێک لە دوای 1950 لە دوای 40-50 لە نێو پیشەسازیدا یەکێکتر لە مادەکان یەتە ناوەوە کە پلاستیکە پلاستیک ئەو ژەهرە گەورەی ئەو کارەساتە گەورەی کە بۆتە مۆتەکەیەکی گەورە بەسەر ژینگە و بەسەر ئیکۆسیستمەکانەوە بەسەر بایۆدایڤەرسیتی وەکو جەنابەت باست کرد ژیانە جیاوازەکان و کە هەڕەشەیەکی گەورەیە لەسەر لە ناوبردننی چەندین جۆری جیاوازی بوونەوە و پیسکردنی سەرچاوە ئاویەکان و سیستمە ئاویەکان و یعنی هەتا خاک بەرحاڵ لێرەدا با بڵێن من ئەمەوێ ئەوە با بڵێن باس بکەم ژیانی ئینسانی هاوچەرخ کە یەکێک لەو چمکانەی کە تەنیویەتی یەکجار بەکارهێنانە یان یەکجار بەکاربردن
کە بە ئینگلیزی پێڵن سینگڵ یوز وەکو بۆ نمونە بوتڵی ئاوی خواردنەوە یان بۆ نمونە سفرەی سەفەری یان هەموو ئەو شتانە یان دەمامک یان قاپی سەفەری کەوچک و هەموو ئەو شتانە واتە ئەوەی کە ئێمە پێڵێن شتی سەفەری کاڵا سەفەریەکان کە بۆ یەک جار بەکارهێنانە یان وەکو فارزەڵە یەکبار مەسرەف لێرەدا ئایا با بڵێن ئەم پرسیارەیەتە پێشەوە کە ئەم کەی ئینسان ڕادەوەستێ و بیر دەکاتەوە لە بەرامبەر ئەم کارەساتەی کە بەسەر ژینگەی هێناوە و بەسەر زەوی هێناوە و تەبەنم کارەساتە دوجار ڕوبەڕووی خۆی دەبێتەوە زۆر باجێکی قورستر ئەدا لەوەی کە بەسەر زەوی و ژینگەی هێناوە لێرەدا من حەزەکەم چەند زۆر بە کورتی و خێرا چەند ئامارێک بخەمە ڕوو ئەویش هەر بە هەمان شێوە لە پرۆگرامی ژینگەیی هینەوە وەرم گرتووە نەتەوە یەکگرتووەکانەوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە باسی خراپ بەڕێوەبردننی پاشماوە پلاستیکەکانەکە لە وڵاتەکانی دنیاە بۆیە سەرەتا من یەکێک لێ پرسیارەکانە ئاماژم بەوە کرد ئاستی پەرسەندنی کۆمەڵایەتی و گەشە سەندنی فەرهەنگی و کولتوری لە پەیوەندێکی ڕاستە و خۆدان بە بایەخ پێدان و گرنگی پێدان بە ژینگەوە لەبەر ئەم هۆکارانەیە لەبەرەوەی لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا مسمەنەجمنت یان خراپ بەڕێوەبردن بۆ پاشماوە پلاستیکەکان لە سایە سفرە بەڵام لە وڵاتێکی وەکو رووسیا لە سایە 12 لە وڵاتێکی وەکو تورکیا لە سایە 16 ئەگەر بڕۆین بۆ وڵاتانی تری جنوبی شەرقی ئاسیا بۆ نمونە وڵاتانی وەکو کەمبۆدیا وڵاتانی وەکو میانمار وڵاتانی وەکو بەنگلادیش ئەمانە لە سایە 87 ڕێژەی خراپ بەکارهێنانی پاشماوە پلاستیکەکان هەتا مەسەلەن بۆ نمونە پاکستان لە سایە 86 هند لە سایە 85 هەتا دوایی هەندێک وڵاتی ئەفریقاییش وەکو تەنزانیا و کینیا ئەمان لە سایە 83 ئەوانن ئەنگۆلا ئەوانە یەمەن لە سایە 73 چین لە سایە 74 واتەمانە ڕێژی زۆر بەرزن سوودان لە سایە 80 وڵاتێکی وەکو ئێران ڕێژەکەی ئەوش هەر بەرزە بەڵام لە وڵاتانە زۆر باشترە لە سایە 55 عفوا یا 51 یا 55 وڵاتێکی وەکو تورکیا ڕێژەکەی وەکو واسم کرد پێشتر زۆر باشە لە سایە 12 وڵاتێکی وەکو عێراق لە سایە 67 بەداخەوە کۆمەڵگای ئێمەش کوردستان وەکو بەشێک لە عێراق واتە ڕێژەی دووبارە یەکەمەوە خراپ بەڕێوەبردننی پاشماوە پلاستیکەکان واتە خراپ بەڕێوەبردن مەبەستمانەوەی کە تێکەڵبوونی لەگەڵ سەرچاوەکانی ئاو سەرچاوەکانی با بڵێن خاک لەگەڵ سروشتە تێکەڵبوونی ئەم پاشماوە پلاستیکیانە لە هەندێک لە وڵاتانی تری ئەمریکای لاتینیش وەکو بەرازیل لە سایە 9 لە ئەرجنتین لە سایە 12 هەتا دوایی بەڵام ئەمریکا کەنەدا ئوسترالیا هەتا یابان و بەریتانیا ئەڵمانیا فەڕەنسا هەتا دوای ئەم وڵاتانە ڕێژەی بەکارهێنانی خراپی یان بەڕێوەبردننی خراپی پاشماوە پلاستیکیانیان گەیاندۆتە لە سایە 0 لێردا بۆیە ئەم بابەتەم بەستەوە بە پرسیارەکەمەوە ئایا لە هەمان کاتدا ئێستا با بڵێن نیۆلیبرالیزم وەکو دوا فۆرمی سیستمی سەرمایەداری پەرەسەندووترینی سیستمی سەرمایەداری کە تیایدا لەناو ئەم سیستمەدا هەموو شتێک بە کاڵا دەکرێت تەنانەت بە خودی ژینگە و سروشت و مرۆڤیشەوە بۆیە بەکاڵاکردنی هەموو شتێک و نرخ پێدان و بەها پێدانی مادی و لە ڕوانگەی قازانج و بازاڕەوە مامەڵەکردن لە تەک هەموو شتێکدا دانانی لوبی گەورەش بۆی بەڵێ لۆبی گەورەش لە پێناوی ئەمەدا پەرەپێدانی هێناکی یانوەتە مەسرفگەراییەکی ئەو تۆی بەرپا کردووە لەسەر ئینسان و لە کۆمەڵگای بەشەریدا و هیستیریای کڕین کە ئەوەی ئینسان بەردەوام بکڕێت بەردەوام لە مەسرفگەراییەکی هیستیریدا بێ و هەروەها لە بەکاربەریەکی شێتانەدا بژی ئایا ئەمە تابان هەموو ئەمانە وەکو هێمایەک بوونێکی کۆمەڵاتیانەی بەهێز خۆی نمایش دەکات لە نێو کۆمەڵگادا کاتێک ئینسان بەکاربەرێکی گەورە بێ وەکو بوونێکی کۆمەڵایەتی بەهێز خۆی نمایش دەکات لە نێو ئەم سیستمەدا لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا
ئەتوانێت با بڵێن پەروەردەی ژینگەی چیمان بۆ بکە و ئەو هەنگاوانەی کە دەکرێت ئەزانم جەنابەت ئاماژەت پێکرد کە لە ناو پرۆگرامەکانی خوێندن جێگای بۆ بکرێت و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کردوویەتی بە فەرس لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکاندا کە پەروەردەی ژینگەی و هۆشیاری ژینگەی لە نێو قوتابخانەکان و خوێندنگەکاندا جێگای بۆ بکرێتەوە و بکرێتە بەشێک لە بنەڕەتی و سەرەکی لە خوێندن و پرۆگرامەکاندا. بەڵام بە تەنیشت ئەمانەشەوە بۆ نمونە کەناڵەکانی میدیا، بۆ نمونە سۆشیال میدیا، بۆ نمونە لە ژیانی ڕۆژانە و چالاکیە کللتوریەکان لەمانەدا ئیشی بۆ بکرێت. جەنابەت ئەگەر با بڵێن ئیزافەی تریشت هەیە فەرموو لەم بارەوە و لەگەڵ ئامارەکان فەرموو. طبيعي دەستخۆشی لێ کەم بەڕێزی سوپاس کاک ئەحمەد. ئەم بابەتە من پێش تقریبا 14 دانە ساڵ بەر لە ئێستا یعنی ئەو کاتەی 2013 وازام ڕوودا و کەوتە کار لەو کاتێک کە هێشتا نەکەوت بنە پەخش من دوای ئەوەی کە یەک دوو پەیپەرم خوێنەوە پەیپەری جیهانیم خوێنەوە و بە مەترسیە گەورەکانیم زانی هەوڵم ما یعنی لەو کاتەوە من وشیارێکی بابن گشتی لای هاوڵاتی بنیاد بەم کاتێک مامەڵە لەگەڵ مادە پلاستیکیەکانەکە. طبعی مادە پلاستیکیەکان کۆمەڵی خەسڵەتی گەورەیە پۆزیتیڤیتیایە لەوەی پارەی تێچووی کەمە چی چۆنت بێ دروست خێرا بەرهەمێنە هەموو ئامانجەکانت توانی بکەی. دوای ئەوە جێگرەوەیە بۆ شوشە جێگرەوەیە بۆ پۆرسلین جێگرەوەیە بۆ گڵینەکان ینی بە و بۆ کۆمەلگانەی کە بە دوای فەنتازیش تیشعرن و کردەینین لە کاروباری ژیانیان بۆ ئەوان زۆر ئیسراحەتە کە خۆیان لە شتن ڕزگارەکەن و لە پاکردنەوە ڕزگارەکەن و دەست بەژێ فڕێە وەزانێت کە فڕێە ئەم مادە ئیتر بۆ خۆی لێ ڕزگار بووە بەڵام حسابی ئەوەی نەکردو پاشە ڕووی ئەم مادە پلاستیکیەکە یەکەم جارێ نازانێ مادەی پلاستیکی چییە ئەمە گەورەترین کێشە و کارەساتە نازانێ مادەی پلاستیکی بە شێوەیەکی گشتی مادەی پلاستیکی بریتێ لە ینی پێکاتی بنەڕەتی بریتێ لە مادە پۆلیمەریەکان کە دەیان و دەیان پۆلیمەری جیاوازت هەیە و هەزارەها مادەی تێکراوە هەیە تێیەکرێت و ئەو با بڵێن جۆرە تێکردنەی کە تێیەکرێت بە کالێژی شیمیایی تێ ناکرێت بەڵکو وەکو تێکەڵەیەک تێئەکرێت و بەشی زۆری ئەو مادە تێکراوانە مادەی ئۆرگانین و دەرچووە سەلمێنراوە لەو پێپەرانەی کە من خوێنمەوە کە چەندەها مادەی ژەهراوی لێ دەرئەچێ و تێکەڵ بە ژیانی ئینسانەکان ئەبێ ئەمە گەشتوتە حاڵێکی تر جێگەی نوکۆڵی نییە. دوای ئەوە ئەم مادە پلاستیکیانە ینی بەو قەبارە گەورەی ئەتوانێت 200 ساڵ بمێنێتەوە بەس هاوڵاتی وا تێگا کە ئەم قەبارە گەورەی لەبەر چاون بوو ڕزگاری بوو نەخێر ینی با بۆ زانیاری ینی ئەم هەسارەیە مادەی پلاستیکی بەرەو کۆتایی ئەبات سیستمی ئاوی ینی لە ئۆقیانوسی هێمن نزیکەی ملیۆنێک 600,000 کیلۆمتر بە مادەی پلاستیکی باڵێن هین بووە. ئێستا ساڵی 28 ملیۆن تەن مادەی پلاستیکی تێکەڵ بەسەرچاوە ئاویەکانە ئەمە کارەساتە چەندەها بوونەوەری ئاوی بەرەوە قڕبم بردووە چکە بەشێکی ئیخوا بەشێکی پێی ئەگوێزێتەوە بەشێکی تێ ئاڵێ ئەمەی دراساتی علمیەکە کراوە. ئەنجا بەو هۆکارە دوو جار دروستمی نەتەوە یەکگرتووەکان یعنی کولی ساڵە ڕۆژی 5-6 یعنی ڕۆژی ژینگەی جیهانە لە 2 ساڵ جیاواز دروشمەکان چی بوو بیت پلاستیک پۆلیوشن تکایە با بڵێن پیسبوون بە پلاستیک ڕاگرن و سێ حوتیشی دیاری کرد کە لە جیهانە ڕۆژی بێ بەکارهێنانی چیسی یعنی ئەم پیسعلاگەیە بێت ئەمەشی دیاری کرد وەکو کاردانەوەیەک. بەڵام ئێستا ینی با بڵێن مەترسیەکان زۆر لەوە زیاترە زۆر کە بەشێکی نەخۆشی ئەم هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ینی لەوەی کە تێگەری هۆرمۆنەکانە و غودەکانە و بە تایبەتی تایرۆید ئەمانە کۆمەڵێ مادەی لێ دەرەچێ وەکو بیسفینۆڵ ئەیت و لە کاتی سووتانی غازەکانی فیورانی لێ دەرەچێت دایۆکسینەکانی لێ دەرەچێت بە ئەندازەی با بڵێن کەم هۆکارە بۆ کوشتنی مرۆڤ. ئەنجا ئەوەی کە ئەمێنێتەوە کە خەڵک وەزانێت لە بەرچاوی ون بوو تێکەڵ بە ئاوەکەتە بێت تێکەڵ بە خاڵێتەوە ناو ئەزانی چۆنێتەوە خۆراکەشیتل بووە لە قەبارەی گەورەوە لە ماکرۆپلاستیکەوە ئەبێ بە مایکرۆپلاستیک لە مایکرۆپلاستیکەوە ئەبێ بە نانۆپلاستیک کە بوو بە نانۆپلاستیک ئەچێتە هاواکەتەوە لە تۆ چکە سووکە چڕێکەی سووکە لەگەڵ هەناسەت هەڵێمژیت ئاچێتە خوێنەوە ڕاستە خۆ چێ بەڵێ بەشێکی زۆر ئێستا بەم دوایە دراسێکیان کردووە لەسەر خوێ
خوێ لە سەرچاو ئاویەکان وەراژیرێت دووشک ناکرێتەوە بینیویان خوێی تقریبان 138 براندی عالمی مادەی مایکرۆپلاستیکی تایە و نانۆپلاستیکی تایە بکەمە چێتە جستێتەوە بۆ زانیت جستە دەڵێ بە ئاسوودە بێ چکە ئەمە ینی ئەم مادە پلاسیکێکی هەرمە شۆکاری زیابوونی شێرپەنجۆرە نەخۆشیە مادەی تێکراوە هەموو ئەو مادانین کە تێکرێ مادەی ئۆرگانین تێکگەرن لەسەر و هەمیانەوە ینی با بڵێن هۆکارم بۆ تێکگانی ڕژێنەکانت ئەو ڕژانانەی کە یەکسەر ڕژێتە خوێنەوە هەندێک لە پێکاتی مادە پلاسیکەکان ڕۆڵی هۆرمۆنەکانی بینێت تەفاعل لە ئەنزیمەکانت تێکەیات با بڵێن دراساتی تازە ینی ڕەخبەی جنسی لای ئافرەت کەم ئەکاتەوە با لای پیا و دراسە کراوە حیمەنی پیا و ینی با بڵێن حیمەنی پیا و کەم ئەکاتەوە مانەمی دراسی لەسەر کراوە ینی شتێک نییە بڵێ شاتی باتی هەبووە جا با بڵێن هۆکار بۆ نەخۆشە کوشندەکانی تر لە کاتی سووتانیان لەو جێگانی کە سووتێنی و تۆ ئاگال لێ نییە لەو سەرچاوانی کە فرەیرێ وە سووتێنێ لەو کاتانە تۆ خەڵکێ ئەو غازانە هەڵەمژێ غازەکان هەمووی غازی کوشندەیە بە ئاستی نەک بەش لە ملیۆن بەڵکو بەش لە ملیار کەواتە ئەمانە هەمووی کێشەی گەورەیە کە بۆ تەبیعەت و بۆ ژینگە خوڵقاوە لەم کات و ساتە لە کاتێککە لە وڵاتانی ئەوروپی ئەو ڕێباز و ڕێچکیان گرتوتە بین بۆی کە مادەی پلاسیکی فرێنە درێت هەستاون ئەگەر ئاوەکەی ناوی ئەگەر ساردەکەی ناوی بای 20 سنت بێ یا 25 سنت بارتەقای ئەوە پارە لێسێنێ بۆ مادە پلاسیکێکە بۆی کە وەکو فەند لێت وەرەگرێت بۆی مادە پلاسیکە فرێن نیت تێکەڵ بە ڕێگەزەکانی ژینگەی نەکەی بەڵکو کۆکرێتەوە بۆ ئامانجێکی تر بەکار بێت کە بە دەربێت لە بەکارهێنانی مرۆیی یا لە کارتێکردن لە مرۆیی بەس بەداخەوە ئەڵم ئەگەر تێ مەسەری ینی بابنە شوێنە سەیرانگاکانمان بکەیت ئەبینی پاشەڕۆیەکی زۆر لە سفرە و لە قاپ و لە مادەی پلاسیکی ئەمانە فرێ ئەدرێت لە ماڵەکانیشمانە لە تەعزیەکانمانە لە تەعزیەکانمانە زانی سەدان مزگەوتمان هەیە لە شاری سلێمانی هەمووی تەعزیەی تایە هەموو چی بەکارێنێ پەرداخە پلاسیکێکە بەکارێنێ و ئەوە نوعی یەکەمیشێتی پۆلی ئێتنین تێراسالەیتە کە مڕکەبانی سالێتی تیاکرێ مەفروزەوە قەدەخە کرێت نابێ بەکار بێت ئەو جۆری یەکەمە چکە ڕێکخراوی با بڵێن پیشەوەرانی مادە پلاسیکەکان هاتوون ئەو خێرکارە خێرخواییان کردووە بۆ مرۆڤایەتی بۆ مرۆڤەکان حەو جۆر مادەی پلاسیکیان دروست کردووە کۆدی لەسەر دانێن بە ژمارە لە سێگۆشەیەەکە ئەڵێ ئەمە ڕقەمیەکە ئەمە ڕقم دووە ئەمە ڕقم سێ ئەمە ڕقم 4 5 6 7 تەنها ڕقم ئەوەی کە بتوانی بەکاری بینین ڕقم دووە های دنسی پۆلیئسیلین لۆ دنسی پۆلیئسیلین لەگەڵ ڕقم 4 لەگەڵ ڕقم 6 باقیاتی ڕقم 6 پۆلیستایرین لێنە ئەوتریان نوعش ترە پۆلیپرۆپلینە ئەم نوعیان تەنها ئەم سێنۆعە ئەتوانیت لەگەڵ خۆراک بۆ جارێ بەکاربێنی بەس ئەوانی تر هیچی ناتوانانی بەس ئەوەشکەی ئەوەش کاتێک ئەو وڵاتی کە ئەو مادە پلاسیکی بۆ دروستکردوی بەڕاستی ڕقەمەکەی لەسەر نووسراست هەر ڕقەمێکی سێگۆشە نەبێت داینابێ بۆ دڵنیایە و بۆ دڵدانەوەی خەڵک بڵێ من نوع سەلامەت و سەیفەکەی بە ئەمانەی شەو لە وڵاتانی دراوسێ ئێمە قەت باوەڕ ناکەم لەو پێگا بن کە ژمارەیەکی تەندروست لەسەر مادەی پلاسیکی تەندروست دانێن کەواتە ئەمە کارەساتێکی گەورەیە ئەگەر هاوڵاتی خۆی لێ پارێزراو نەکات بەڕاستی بە چەندەها جۆر لەسەر تەندروستی ژیانی خۆی ماڵ و مناڵی مستەقبەلی دوایەوە ژینگەکەی ئەمانە کاردانەوەی ئەبێت بەو هۆکارەشە ینی ئێستا نەتەوە یەکگرتوەکان ینی 2 جار لە 2 ساڵی جیاواز دروشمەکەی ئەڵێت تکایە پیسبوون بە مادە پلاسیکەکان ڕاکنن یان ئێمە هەدەفیانە دەستەکانت خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەمانە بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەی داهاتوو کاتێکی شاد و تەندروست بۆ ئێوەی بەڕێز دەخوازم